دەربارەی ئەو دەرماڵەی کە باسی کرد ئەڵێت تا ئێستا نەم لە هیچ شوێنەکان نەمبینیوە و نەمبیستۆ خوێندن بە بەلاش بێت و دەرماڵە بدرێ بە خوێندکار. ئایا سەرۆکی حکومت لە کوێی دنیاە بیستوتە دوای هەژدە ساڵ خوێن دوای 12 ساڵ خوێندن دوای 20 ساڵ تەمەنی گەنجی ئەم وڵاتە خوێندن و بەو هەموو مەینەتیە و سارد و گەرمایی کە پێیدا تێبەڕەبێ داهاتووەک بۆ ئەم خوێندکارە نەبێت واتە ئەم خوێندکارە ئەبێت چی بکات یعنی ئەبێت چۆن بژیت یعنی ئێستای بینین کە زۆربەی گەنجانی وڵاتەکەمان بەرەو دەرەوەی وڵاتە ڕۆنوە ئەو سەرما و گەرمایی ئەویان زۆر پێ باشترە لەو هەرێمەی کە تۆتی یا سەرۆکی حکوومەتی کە باسی هێزە ئەمنیەکانەکات ئەڵێ نابێت بە هیچ جۆرێک وەڵامی خوێندکاران بەو شێوەیە بدرێتەوە ئەو گومانی تیانە ینی بە هیچ جۆرێک نابێت خوێندکار کە قەڵم بەدەستە بەو شێوە درڕندانە و بۆ شێوە ناشرینانی کە ئێمە لە تەواوی ڤیددیۆکانە دەرکەوتووە کە زۆربەی لە کەناڵی پەیامەوە بڵاوبێتەوە ینی هەر ئەسڵەن نابێت بۆ جۆرە ڕفتاریان لەگەڵا بکرێت و هەروەها ئەو ئەڵێت کە نابێت بۆ جۆر ڕفتارکرێ هەر لەو هەولێرەی کە دەسەڵاتی ئەوان تیاندا زیاترە تەنانەت ئەو کەسانیشی کە پشتگیری مافەڕاوەکانی خوێندکارەکەن بانکراونەتە وەزارەت بۆ نمونە چەند مەلایەک هەیە بانکراونەتە وەزارەتی ئەوقاف و لێپرسینەوەیان لێکراوە ینی تێناگی لەم بەیان نامان ئەسڵان لە هەر شوێنێک ڕووداوێک یا شتێک ڕوویەیە سەرۆکی حکومت یاد بۆ ڕازیکردنی دڵی ئەو خەڵکە بۆ ئەوەی مافی ڕەوایان پێ وگەڕێنێتەوە بە جۆری قسەکە کە بۆ ڕازیکردنی ئەو خەڵکە بێ بۆ ئەوەی مافەکانیان هەست بکەن کە پێیان ئەدرێت کە مافی خۆیانە بەسی ئەو ئاڵایی کرد کە گوایە ئەو بە خوێندکاریشی لە قەڵم نیان وتی کاری خوێندکار نییە بەڵام دیارە هەواڵەکە نەگەشتۆتە هەولێر هەواڵەکە هە لێرەیە کە ئەو ئاڵایە هی ئەمساڵ نیە هی ئەم خۆپیشاندانانە نییە بەڵام بێئاگا نازانم ئەو هەواڵە ینی سەرۆکی حکومت و تەواوی حکومت نەزانێت کە ئەو هەواڵە هی ساڵێک لەمە بەر و کۆنتریشەکە بەهۆی بای بەهێزەوە ئەو ئاڵایە کەوتۆتە خوارەوە و خوێندکار بووە کە نەیهێشتۆ سیارە و خەڵک بەسەر یا بڕات کۆیان کردوتەوە ینی من سەیرم لەوەیەت سەرۆکی حکومت ئەو نەبێ ئاگا بێت کە نەزانێت ئەو ئەسڵەن ڕووداوەکە هیکەیە.